حکومەتی هەرێمی کوردستان دەکەین ئێمە ڕۆڵەی ئەم میلەتەین ناکرێت وەزارەتێک ئێمە ساڵەهای ساڵە بەبەلاش خزمەتمان پێ بکات هیچ حسابێکمان بۆ نەکات ئەمەش ماڵ و ژیانمە هەیە بە چی بیژێنین ئەسڵن کەرتی تایبەتیش ئێستاوە لە داروخانە ئەی هاوار ئێمە ڕوو لە کوێ بکەین نەک تەنها کەرتی حکومی ئەمە کارمەندمان دەڕوا 3 مانگ لە تێستا دەبێ مانگانە 250,000 بۆ سەرم ناکرێت هەتا ئێمە کارمەندی خۆبەخشمان بە لە کاتی کۆڕۆنا وفاتی کردووە چەندی کەسمان هەبووە و وەزیری تەندروستی داوای 16,000 وەزیفە دەکات 16,000 وەزیفەی نوێ دەڵێ 16,000 نەقسما لە کەرتی تەندروستیە چۆن کەرتی تەندروستی بەرەو پێشەوە بم بۆیە وەزارەتی تەندروستی پێویستە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات داوای ئەم 16,000 کارمەندە بکات ئەگەر لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە دەسەڵاتی بەغدادا با حکوومەتی هەرێمی کوردستان داوامان بۆ بکات لە بەغداد بۆ ئەم 16,000 وەزیفە و وەزیری تەندروستی خۆی دەڵێ زیاتر لە نیوەی وەزارەتی تەندروستی خۆبەخش دەیبا بەرەوە مەگەر ئاگادار نی سەنجەم وەزارەتەکان دامەزراندیان کردووە تەنها وەزارەتی تەندروستی نەبێ وەزارەتی پەروەردە نزیکەی 40,000 دامەزراندی کردووە ئەمە لە کاتێکە خۆبەخشەکان تەنها 10,000 دەبن و ئێمە ئێستا یادەشتمان هەیە داومانە بەلایەنەکانی پەرلەمانی کوردستان پێویستە گرنگی پێ بدەن بە زووترین کات جوابمان بدرێتەوە کاری لە پێشینەی وەزیری تەندروستی بەڕێوەبەرە گشتی سەندیکاکانە بێنە سەرخەت بۆیە داواکاری سەرکیمان لە 3 خاڵدا کۆ دەبێتەوە یەکەم دامەزرانی سەرجەم خۆبەخشانی تەندروستی ددان و دەرمانساز و دەرچوانی دارەمەزرایی بەشە پزیشکی تەندروستیەکانە لەسەر داهاتی ناخۆ دووەم هەژمارکردنی ساڵانی خزمەتی خۆبەخشیمان سێەم هەڵوەشاندنەوە و ڕاگرتنی یاسا و کتابی خۆبەخشی بۆ سەرجەم بەشە پزیشکی و تەندروستیەکان